دەبوانی بەڕێز بەخێر بن بۆ ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ. ماڵی کەلەپوری بۆ ئەم ساڵ بەرنامەیەکی بۆتان ئامادە کردووە بە ناوی هەگبەی بیرەوەری شۆڕسوارێکی قەڵاتزێ. بۆ یەکەمین جار مامۆستا حومەر کاکل هونەرمەند و پێشمەرگەی لێرین ئامادەیە لەگەڵمان. بەخێر بێ مامۆستاگیان. زۆر سوپاس، زۆر مەمنون، سوپاستان دەکەم. سەرەتا دەمەوێت ئاماژە بۆ بدەم شەر نییەوە لە یەکەم بەرنامەدا بەشدار بۆ یەکەم شۆڕسواری ئەو شارە بێ. لەو شارەدا خەڵکی زۆر لە من ڕەنگە قارەمانتر، ڕۆشنبیرتر، خەڵکێکی زۆر پێشکەوتوتر هەبێ، ڕەنگە لە بەرنامەکانی دواتردا بەشداری بکە. بۆیە دارێکیکەوە دووپارە دەکەمەوە. یەکەم بەرنامە شەر نییە و کەسێک لە یەکەم بەرنامەدا بێ یەکەم کەسیش بێ لە شارەکەدا. حومەر کاکل ڕەحیم شەریف لە قەڵاتزێ لە ساڵی 1964 لەدایک بووە. ئەندامی نوێنەری تیپی نواندنی قەڵاتزێ. لێپرسراوی یەکەم لیژنەی قەڵاتزەی هونەرمەندان ئەندامی دەستەی دڵسۆزی قەڵاتزێ. مامۆستاگیان یەکەم قۆناغی منداڵی و خوێندنی سەرەتایی چۆن تێپەڕاند و ئاستەنگەکان چی بوون ئەگەر بیرەوەریەکانی منداڵی لە بیرتما بێ بۆمانی باسکەی؟ ماڵێ ئەمن دیارە بابم پیاوێک بووە، هەموو جارە باسیەوەشم کردووە، خەڵک زۆر شانازی بەوە دەکا کە بابم شۆڕژ جێرەك بووە بە پێچەوانەی هەموو خەڵکەوە. بابم دژی شۆڕژ بوو، قەت لەگەڵ پێشمەرگە کۆک نەبوو. بۆیە ئەو کاتێک کە قەڵاتزێس بڵێن پێش هەفتە پێشمەرگەی لێ بووە کە ماڵمان چۆتە ڕانیە، پۆلیسیش بوو، دەوامی لێوە بوو، پیاوێکی مەدەنی بوو، حەزیدا شەڕ و ئاژا و ئەوانە نەبوو. لە ڕانیە یەکەم جار چوومە بەر خوێندن لە مەکتەیبی توێن. دوایی بڵێن 11 ئازاری هەفتە ماڵمان هاتەوە قەڵاتزێ لە قوتابخانەی جووتکانیان، لەوێ دەستم بە خوێندن کرد. بەداخۆ بەهۆی بیرستواری 4 و بردومان و ئەو کارە ساتانەی بەسەر قەڵاتزێدا هات، لەگەڵ بابم ئەمن و بابم عوسمانی برام چوین بۆ سلێمانی، ماڵە داکەم لە قەڵاتزێمانەوە لە گوندەی زەروونەوەوانەمانەوە، چکا و کاتە ڕێگان نەدرا خێزانەکان بچنە سلێمانی بۆ ناو حکوومەت. لەوێت لە مەکتەبی ڕاپەڕین لە سلێمانی هەر لە بڵێن لە ئیبتیدایی دەستم درێژەم بە خوێندندا. دواتر چوینە ئێران، بڵێن داکەم لە دوای نردینە من و عوسمانی برام یادی بەخێر بە ڕەحمەت بێ، لەوێژ لە قوتابخانەی ڕزگاری هاتمەوە قەڵاتزێ. دوای بەداخەوە دوای نسکۆکەی 75 دوا قۆناغم لە پۆلی 6 سەرەتایی لە قوتابخانەی قەڵاتزێ بڕیواتە من لە ماوەی 5 قوتابخانەم کردە تا 6 پۆلم بڕی. ئەوانە هەمووی هەلومەردی سیاسی ئەوانە بوو. لە دوای تەواوکردنی قۆناغی سەرەتایی ئەو کاتێک قەڵاتزێ 2 مەکتەبی لێ بوو، ئامادەی قەڵاتزەی کوڕان، ئامادەی ناوەندی قەڵاتزێکیان نەکەین. ناوەندی قەڵاتزێکیان تەلەبەی کەم بوو، هاتن 2 پۆلیان لە کوڕەکان هەڵبژارە و کوڕانێ منداڵ بوونەوەوانە، یەکێک لەو خوێندکارانەیە گەبردیان نەمن بوو. دیارە بڵێن لە پۆلی 6 و 7 ئێستا ئەو کاتە پێیان دەبوو 1 و 2 متەوەستەم لە ناوەندی قەڵاتزێکیان تەواو کرد، لە پۆلی سێچوومەوە ناوەندی قەڵاتزەی کوڕان. لە کاتی گەنجیتدا ئەو ڕووداوە خۆش و ناخۆشانە چی بوون بەسەر قەڵاتزێدا هاتن؟ دیارە ڕووداوی زۆر خۆش و زۆر ناخۆشە بوو. قەڵاتزێ بە خۆی بەگشتی هەموو ڕۆژەکانی پڕبوون لە یادگاری خۆش پێکەنین، پڕبوو لە بیرەوە ئەو بیرەوەریانی کە هەموو کاتێک پێویستە ئینسان لە بیرماندا دەمێنێتەوە و دڵخۆشمان دەکەن. خۆشترین بیرەوەریەکانی ئەو کاتە با لە سەیرانەوە دەست پێ بکەم. ساڵان سەیران وەکو ئێستا نەبوو، سەیرانەکان بۆ شێخ فەرخ و شێخ مەحموود بوو، هەموو ماڵێک بڵێن گوێدرێژێکی بەکرێ دەگرت، شتەکانی لێبار دەکرد، خەڵک بەخۆی بە پێ دەڕۆی. جا لە ڕێگا لایان دەدا، گۆرانیان دەگوت، شاییان دەکرد، کۆمەڵێک لەو شتانە هەتا دەچوویەوێ. ناخۆشترین شتی سەیرانیشەوە بوو، خەڵک وەکو ئێستا گۆشتی نەدەبرژان، یاپراغیان دەبرم، بە منداڵی زۆرم ڕق لە یاپراغی بوو، دەبوو بە زۆرم لێ یاپراغەکەی بخۆی. جا دوو شت دەبوو لە سەیرانەکانیشدا، هەموو سەیرانێک کە لە شێخ فەرخ کرابایە ئەوە حتممە پارتی بوو، هەموو سەیرانێک لە شێخ مەحموود کرابایە و ئاهەنگ و گۆرانی تێدا بایە حتممە حیزبی شووعی بوو. ئەوە نەبوو بڵێن نەبیان گوت بایە ئاهەنگ کێ لە شێخ مەحموود ئەوە دڵنیا بووی کە حیزبی شووعی لەوێ ئاهەنگی هەیە، بیان گوت بایە شێخ فەرخ دڵنیا بووەگەوە پارتی حەفلێ هەیە لەوێ. دیارە لە ڕووی ئەکادیمی شتی واوە
ئاهەنگەکانی حیزبی شوعی پێشکەوتوتر بوو هەم لە ڕووی موسیق و گۆرانی و هونەرمەندەوانە کۆمەڵە یادگاری زۆر ناخۆش بۆ نمونە 24 بۆ کاتێر چەند منداڵیش بڵێ گەنج نەبووین کارە ساتێکی ناخۆش بوو بەڵام خۆشتری بڵێن بیرەوەریەکانی 82 پڕ بوو لە خۆشی و ناخۆشی دەمەوێت لێرە ئاماژە بەیەک شت دەم زۆر بەداخەوە مێژووی جاری وادانەوەی مێژووی واقعی شارێکی پشێوێنن بە هەدەفێکی سیاسی ڕاپەڕینی 1982 بۆ مێژوو دەیڵێم ڕاستە من ئێستا ئینتیمای حیزبی منێ بەڵام ناکرێت لە بەرامێن مێژوودا درۆ بکەم ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردیان هەموو ئەو کتێبانەی کە نووسراون و دانێ بەلای ڕێکدابن هیچی واقع نییە چۆن ئەو ڕاپەڕی نەکرا سەرەتا لە 24 لە 21 ئاهەنگێک لە ئامادەی قەڵازەی کوڕانکرا سەرپەرشتەکەی ڕێخستنەکانی کۆمەڵە بوو بۆیە ناو نادەم بۆی بەجددی بۆی دەزانم حتممە ناو لەبیر دەچێ بەڵام کەسە دیارەکانی بڵێن ماڵی عەوڵا ڕشت و دڵشادوانە بوون کۆمەڵێک سرودی حەماسی زۆر ئینکرا لەگەڵ دوو شانۆگەری وشتری فەرمانڕەوا لەگەڵ کاوەی ئاسینگەر بۆ یەکەم جار لە مێژووی ئەو شارەیدا ئەگەر بڵێن کاوە لە ناو جەماوەرەوە پەلاماری زوحاکی داو لە ناوی برد بڕیار وا بوو کە ئەو کاتێک کاوە دەڕوخێنن پەلاماری زوحاک دەدەن تەوان بڕیارێکی زۆر هەڵە بوو ڕیزی منەظەمەوانە لە پێشەوە بڕاستەخۆ پەلاماری ئەو جەماعەتی منەظەمەی دەن و بیان کوژن هەر با واقعی دوایی کۆمەڵێک لەو کەسانی کە تەجروبەی زیاتریان نەبوو هەستی گەنجایەتیان نەبوون دەبڵێن سەرڕۆ نەبوونیان بیرکردنەوەیان فراوانتر بوو بەڕەحمەت بێ مامۆستا محەممەد سوڵتان و برادرانی دەرێ و مامۆستا خالیدی حەمەیلا جوانە پێیان باش بوو کە ئەو هەنگاوە نەندرێت چکە خەڵکێکی بێحەد دەکوژرێ بۆیە ئاهەنگەکە کرا شانۆگەریەکەش پێشکەش کرا سەرکەوتنێکی زۆر جوان بەڵام کوشتنێکی زوحاکیان بردەوە سەر مەسرەح و لەوێ ئەو زوحاکەیان کوشت کە لە شانۆگەریەکەدا بوو ئەو ڕووداوانە کاریگەریان لەسەر ژیانی بەڕێزتە بوو لەو شانۆگەرێدا لەو ئاهەنگەدا بەشدار بووم بۆ من یادگارێکی زۆر خۆش بوو دیارە پێشتر هەموو ساڵێ لە یادەکانی نەورۆزدا بە حەقی تیپی شانۆی میلی نەخۆین کۆمەڵە ئەکتەرێکی خۆشەویستی ئەو شارە هەموو ساڵێ لە نەورۆزدا بە تایبەتی لە گۆڕەپانی خەستەخانە یان زۆر چار ساڵێکیان بدیانە حەسارێت دەچوونە دەرێ خەڵکی قەڵازی لە خۆشەویستیان بۆ تیپی شانۆی میلی بە تایبەت ئەگەر بیان گوتبا لە دوورترین شوێنیشە حتمما ئامادەیان دەبوو بۆ نمونە بە باسی ساڵی 1992 بکەم لە دوای ڕاپەڕین یەکەم یادکردنەوەی نەورۆز لە گردی حوسنی بوو لەو ساڵەدا بۆ یەکەم جار با باسیەوەش کەم یەکەم کەس کە باسی دروستکردنی حکوومەتی کرد ئەمن باسم کردو زۆر جار بەهین دەچێت بە ڤیدۆ ماومە بە تۆمارکراوی هەمە ئەگەر ئاماج لە هەڵبژاردن چییە بۆ چ دەکرێت حکوومەت ئەنجامەکانی ئەو وتارەم لە وتارێکی یەکێتی وەرگر بوو نەک بڵێن بیرۆکەی خۆم نەبوو ئەو کاتەی یەکێتیش وینێکی بڵاو کردبەوە بەشێک لە وتاری ئینەکەم لەوە وەرگرت حکوومەت دەبێت بڵێن وەزارەت دەبێت و پلە ئەوە دەبێت بەڵام بابەسیەوە بکەم ئامادەبوونی تیپی شانۆی میلی هەموو ئەکتەرەکانیان بەداخۆستانە لە ژیاندا نەماون ڕوحیان شە وای کرد خەڵکێکی زۆر هەتا ئێستا بە بڕوای من دوای دەتوان بەران قسەی لەسەر بکەن گەورەترین ئاهەنگ کە کرابێ لە مێژووی قەڵاتجێدا ئەو هەنگە بووە قەتیش پێمانێت دووبارە ببێتەوە دوو جار تیپی میلی دوو شتیان کرد کە زۆر لە قەڵازێ دەنگیدایەوە یەکێکیان ئەو ئاهەنگە بوو یەکێکیان یاریەک بوو لە مابەینی هونەرمەندە میلیەکان و یاریچە دێرینەکان یەک گۆڕەپانی وەرزشی قەڵازێ ئەو کاتە ئەوەندەی پیاوی لێ بۆ ئەوەندە ژنی لێ بوو جا هەموو ئەکتەرەکان خەڵکیش خۆشەویست تیپەکەش لە ناو خەڵکدا زۆر خۆشەویست بوون مامۆستا گیان یەکەم نووسینت لەبارەت چیەوە بووە ساڵی چەند بوو یەکەم نووسینم لەگەڵ کاک بەکر مەحموود ئیختیفا بووین بە بێتاقەتی ڕۆژانە ڕۆژنامێکمان دەردەکرد بەدەست لەوێدا ئەو نووسینانەما بڵاو دەکردەوە بۆ چێمان دەنات بۆ حەمەدافی شاعیر بەداخەوە نەیماون ئەو یەکەم جار لەو نووسینەوە دەستم پێکرد بەڵام هەموو ئاهەنگەکانی 24 لە دوای ڕاپەڕین هەمویان بخۆم ئامادە کار بووم نەک نووسەر
لەکوێشدا پێویستی کردبێ بە خۆم نووسین هەتاوەکو ئێستاش بەردەوامی وەڵا بەڕەت بەردەوامە دوا بەرهەمەم 2 هەفتە پێش ئێستا کلیپێکی مۆسیقی بوو لە منتیقەی هێرۆ تەسویرمان کرد سەردەمی مامۆستایەتی و ژیانکردنی ئەو کاتی قەڵاتزێ چۆن بوو؟ ئەمن دوای ڕاپەڕین بوومە مامۆستا یەکەمدا لە گوندی گەرمکان بوو حەز دەکەم ئاماژە بۆ بدەم ئەگەر چوومە گەرمکان لە برادێک کا کووردە بانایی بێنم چکاو یەک کەسە پێشنیاری بۆ کردم مامۆستاگە دەچێ و گونداگە لێ بە و گوندا ئەو کاتە بەدا خۆ و بەرەکاتیان نەبوو دەبێ هەوڵ دەی بزانە تەبایە کە چوم کارەبایان نەبوو ئاو نەبوو بەلەمێکی خراپیان نەبوو لە ڕێگای مەڵبەندی یەکێتیەوە داوام ئەو کاتی یەکێتیش نەبووم بەڵام داوام لێکردن ماتۆڕێکی کارەبایان بۆ هێنان کارەبا بۆ گەرمکان هات بۆ ئەوە ئینێکی زۆر باش بوو بۆ خۆم مامۆستا بووم لەوێ دواتر سۆتفە کۆبوونەیەک بوو لەگەڵ بە ڕێزمام جەلال ئەویش بەلەمێکی پێشکەوتوی داهێنێ هەر بە گوندەکە کۆمەڵێک شتی زۆرم کرد بۆ نمونە ڕەمەزانێک هەموو ڕەمەزانەکە لە سەرەرکی خۆم بەفرم بۆ گوندەکە برد چکە خەڵک بە ڕۆژ و بۆ کوشتی ویژدانی بەڵام ئەوەی پێم ناخۆش بوو ئەوە بوو تەبعاً لە گوندەکە مامەوە بە پشتی گوندا دەچوومە نەمەکتەب و بە پشتی گوندا نەدەچوومە لای کە چکە لایەک مەرحەبای کردبیان لایەک کە دڵی لەم دەڕەنجە هەتا 4-5 ئەو کاتێ پێ دەڵێن برینگ برین مەڕیان دەبڕیەوە بە بەلەمانەوەکەیان گوت بوو مامۆستای مەپەڕێنەوە بۆچی نەپەڕێنەوە گوتبیان دەبێ ئیلا بێنانێکی بۆ خوامیش ئەگە چوون پێم گوتم خستمینەوە هەموو 30 ماڵە 31 ماڵە ناخۆشە ئەو ناخۆشیە هەیەکێک مەرحەبایکە و بۆ دنەیە مەرحەبایکە هەوڵدەن ئاوە لە یەک دوورمە بن تۆزێک تەبایی بۆ گوندەکەی بژێڕنەوە قەت لە بیرم ناچێ ڕیسپێکیان دەزانم دوای بەکرم کاک بەکرد لەسرم دەکات تا نوکتێکی خۆشتر قوتی مامۆستاوەکو مامۆستایەتیمان بۆ دەکەی تەکلیفێکیشمان هەیە مەلای مزگەوتێشمان بۆ بکە جومعان خۆ من ئەو کاتێر نوێژیشم نەدەکرد بەجددی بۆ من این بوو بەڵام ئەوەی زۆر بۆ من ناخۆش بوو ڕۆژێکیان ڕسپی گوندەکە یاد بوو لام پێش من مامۆستایەکیکەی لێبوو دیارە و مامۆستا هەر لەوێشیا بوو مامۆستایەکە لایانی خۆی بۆ لایەنێک ساخ کردبەوە من ئەو ساخکردنەوانم نەبوو ئەمن هەموو تەمەنمدا لە شەڕەکانی جوتیاران و ئەوانەشدا قەت لایەنگەری هیچ لایەنێک نەبوو کوتی مامۆستا وەڵی بەو گوندەی زۆر دڵسۆزی یەک تۆز بۆنی مامۆستاکەی پێش خۆل لێدێ بۆ من زۆر ناخۆش بوو دوایە هەموو دڵسۆزیە دوایە هەموو شتە یەک تۆز بۆم بێ هەر بەردەوام بووم لە کارەکانم بەڵام ئەو قسە بۆ من تۆزێک بڵین جێگای نیگەرانی بوو ئەو کات مامۆستا دەورێکی گرنگیان هەبوو لە پێگەیاندنی ڕۆڵەکانیان بۆ نمونە مامۆستایەک پێنجوانێ بە تەلەبەکان دەگوت ئیخساس خۆشی دەبایە زۆر دڵسۆز بوون لە ڕۆڵی ئێوە کەم ناکاتەوە بە دوو شتیش لەسەر ئەو مامۆستای بگەمەوە کاک بەکرد نوکتێکی بۆ دروست کرد بوو بەڵام مامۆستا عومەر لە گەرمکان مامۆستا بۆ مشریف پێشوی چووە کوتێتی مامۆستا لەکوێ مامۆستا عومەر توێتی وەڵاوە لە ژاراوەم بەرەو بێتێ دەڵام مشریفەکە دانیشی زیاتر لە نیر سەعاتی تەلەفۆنی کردەوە تی مامۆستاوە لەکوێ دەڵام مامۆستا لەبیری چۆتۆ کوتێتی لە ژاراوەم گوتی وەڵا لە دەربەندیم گوت بێرە مامۆستا تۆ بەبەک دەڕۆی ئەو نوکتەی کاک بەکرێکە ئێستا بەڵێ ئەوش بیرۆریەکان ئەو کاتی مامۆستایەتی بوو بەڵێ وەڵا بیرۆریەکانی مامۆستایەتیم زۆر بوون بەڵام با لێردا بتوانی هەندێکمان بۆ باس تەلەبێکەمە بوو زۆر خۆش بڵێن حرەکاتی زۆر سەیری دەکرد ڕۆژێکی کوتم وەرە بابە کوتی ها کوتم بەڕاستی پرسیارێک لێ دەکەم بەڵام بەڕاستی جوابم دەوە کوتی بەڵا باشە مامۆستا بەسەر چاو کوتم لەو مامۆستانەی ئەو مەکتەبەی شێت خۆش دەوێت دام لەگەڵ تەلەبەکان وەکو برادەر وا بووم بڵێن هەر بۆ زۆر تەلەڤیزۆک و مام و ئەوانە تا لە هێندێک شتی تایبەتیشدا پرسیان پێ دەکردم تیوەڵا مامۆستا تۆم خۆش دەوێت کوتم بۆ بابە تیوەڵای مامۆستا جێلی قسەی زۆر خۆشمان بۆ دەکرد ناوانە بیرەوەرین بۆ زۆر احتیاطیە لە ئاهەنگی نەورۆز لە ڕابردوودا کە ئێوە دەورێکی باڵاتان هەبووە چۆن بۆ ئەو کاتی دەتوانی بۆمان باسم کرد ئاهەنگی نەورۆزی 82 یەکەم بین بوو یەکەم ئەو کاتە بە خێرای باسێکم کرد یەکێک بوو لەو ئاهەنگە گەورانی کە تەسیری هەبوو لەسەر ڕاپەڕینی 24/4/82 لە گۆڤاری ژمارە 5 گۆڤاری کۆمەڵەدا باز دەکاکەوە هەنگە یەکێک بووە لە هۆکارەکان ئەوە ئاهەنگە دووشتی کرد یەکەم ڕێخستنەکانی یەکێتی زۆر پەرە پێدا چکات چای بڵین زۆر چاو نەترسانە زۆر جاری ئانە خەڵک چۆن مەدان وای لە خەڵک کرد کە
ئیدی زۆر بەجددی بڵێن فراوانتر ببێتە بۆ یەکەم جار دوای 24 لە بڵێن پێشمەرگە داخلی شار بۆ خەڵک بەشداری کرد ئەو هەنگی نەورۆزە زۆر تەسیری هەبوو. بەڵێ بەڵێ لە هەنگەکە لە عینەکەدا شکری یادی بەخێر بەشدار بوو کۆمەڵێک ژن بژنی زۆر شۆڕژێری ئەو کاتە بەشدار بوون. ساڵی 1992 باسم کرد لە گردی حوسنی بوو یەکەم ئاهەنگ بوو دیارە ئەوە بەهیمەتی هەموو برادرانی ئەو کاتی هونەرمەندان بوو. هەمومان بڕیارماندا کە ئاهەنگەکە بکرێ تیپی شانۆی میلی لەبەرەوەی ڕەمزی ئەو شارە بوون کە ساعتی خۆشەویست بوون. ئەوان ڕۆلی شانۆگەرێک دووبارە بکەنەوە کە لەکەن خەڵک زۆر بەناوبانگ بوو کاوی ئاسنگەر شانۆگەرەکەیان دووبارە کرد مەزندەی زۆر کە زیاتر لە 20,000 کەس بەشداری ئاهەنگەکەی کرد. جارێکی کەش دووباری دەکەمەوە گەورەترین ئاهەنگ بوو لە مێژووی قەڵازێدا ڕوحی هەموو ئەندامانی تیپی شانۆی میلی شاد کاموو ئەوانی لەو ئاهەنگەدا بەشدار بوون جگە لە کاخدر زوحاک هەمویان کۆچی دوایان کردووە. پرسیارێکی هەبێ دەتوانین پرسیارەکانتان بکەن فەرموون. سواری چوار چۆن بووە ینی ئەو ڕاپەڕینە باس لە ئاهەنگەکەی کرد بەڵام هەندێک خەڵکیکە هەیە لەن هۆکاری کەشە بووە ئامانی کەشە بووە یعنی کە ببێتە بۆی ڕاپەڕینی سواری چوار. ئەوان بیر جگە لەوەش کە باسی بیرەوەریەکانی مەکتەبت کرد ئەوەی بۆ دیگەرەکان بیرەوەریەکی کەشت هەیە نازانم. ئەوی بەلەمەکەی بەسەر چاویش دەجێڕم هاویش بەسەر چاو برادەرینە مێژوو ڕەنگە ئەو برادرانی لێرەن زۆریان شارەزایی هەبێ دەتوانی بە ئارەزوی خۆدۆک زیری ڕای کێشی بەڵام پڕێکی لە درۆ واقعەکەش دەبێەوە خۆی بژێڕیەوە. زۆر جێڕانەوەی واقعی 24/82 بۆ مێژوو باز دەکەم چکام کەسێکم ئینتیمای حیزبیم نییە ڕەنگە یەکێتیشم چەند برادران لێرەن هیچ پەیوەندیەکم لەگەڵیان نەبێ بەڵام لە جێڕانەوەکەیدا ئەگەر وەک خۆی باسی نەکەم پێم وایە زۆر بەویژدانیە. 24/82 لە هەر لە دوای ئاهەنگەکەی نەورۆزی 82 ئامادەکراری کرا کە ڕاپەڕین لە 24/82 لە یادی ڕاپەڕین بڵێن لە یادی کارەساتی 74 ڕاپەڕین بکرێ. بیرۆکەی سەرەکی ڕاپەڕینەکە دڵشادی عەبدوڵڵا ڕەش بوو. حەمەدەمینی ئەحمەد مینەی هێندێک برادەریکە دکتۆرێک لێرە بوو خەڵکی پێنجویم و دکتۆر عوسمان لەگەڵ ئەو باسییان کرد بوو بۆ یەکە بریندار و شتیواشە بوو فریاکەون. دوای ئەو بیرۆکەیان دابوو بە شەخ. بەڵێ بەرنامەیەکی بەکێ بە سەرکردایەتی کۆمەڵاو کاتەی دروشمە بڵێن ئەوانیش بەلایەنەوە باش بوو. پێش 24/4 لە 4دەی 3 داستانی دوو ئەحمەدەکان ڕوویدا دیارەوە کاریگەری گەورەی هەبووە لە ناو هینەکەشدا باز دەکات لە گۆڤاری کۆمەڵە باز دەکات ئەو داستانە دوو پێشمەرگە لە گەڕێکی ڕاپەڕین دەورەیان گیرا و شەڕێکی بێوێنەیان کرد و ڕۆڵی زۆر قارەمانیانە بۆ تەسیری لەسەر خەڵکە بوو. ئەوەی شێش بوو لە هاندەرەکان تیپی 6 جوتیاران دروست ببوو چەند شەیەک پێش ڕاپەڕینیش ڕەنگە ئەو برادرانی لێرەن لە بیریان بێ لە بڵنگۆی مزگەوتی شەیدانەوە جاڕیان بۆدا کە ڕاپەڕینێک بە ڕێگاوەیە و دەبێت خەڵک بەشداری بکە. دروشمەکان هەمویان ڕێخستنەکانی کۆمەڵە نووسیان دوای باز دەکرێت هێندێک دروشمیان نووسیەوە باسی بەرەوە بە پێچوانەوە خۆ کاتی بەرەی کوردستانی هێر نەبوو دوو بەرە هەبوو بەرەی جەوقەت و بەرەی جووتە دووچە دژی کەتی بوون. بۆیە تەمان لە ناو تۆمارکردنەکەشدا ئەو کاتی لە بیرما هێندێک دروشمیان لێ زیاد کرد بوو دەستکاری تۆمارکردنەکەیان کە چێ ڕاپەڕینەکەی تۆمار کرد ساڵحی مەحشوانی بەڕەحمەت هەم ڕاپەڕینەکەی تۆمار کرد هەم وێنەکانی دەگرت دەجیلێکی چکۆلەی پێبوو. بەرنامەکە وا داڕێژرا کە بەیانیەکەی لە ئامادەی قەڵازەی کوڕان دوو کەس بەرەو سەرقەبران بڕۆن لە ڕێگای کوێتاندی لەگەڵ خۆتانی بەرن. بەو بەرنامەی کەدایان نابوو ڕێکوا بوو هەموو دروشمەکان یەکێتی نیشتیمانی ئاواتی هەمومانی و کۆمەڵی ڕەنجدەرانی هیوای چەو ساوەکانە ئێمەینەوەی مارکسین لە ئەدی ئەو دروشمانی کە ئێستا هەمویانم لە یاد نەماوە هەمویان ڕێخستنەکانی یەکێتی نووسیان. جگە لە ڕێخستنەکانی یەکێتی ڕێخستنی حزبەکانی کە ئاگادار بوون
ڕاپەڕینەی 24 ئەمن شاندانەکە ئەگەر دەزانی چۆن بخۆ ئەوان ئامادە بوون بەڵام میسان لە بیژدان بیڵە ڕێخستنەکانی حیزبەکانی کەس بەشدار بوو دیارە شتێکی نیشتیمانی بۆ هاتوون بەشداریان کردووە تەنسیق نەبوو هیچ پەیوەندی ڕێخستنەکە بزەبەت ئەوانی بینیان کرد بوو ئاوا بەرنامەکەیان داڕشت دوو کەس لە ئامادەی قەڵازێ بەیانی بەرەو سەرقەبران بەڕێکەوت شوێنی کۆبوونەوەکە کۆتایی گۆڕستانەکە بوو کۆبوونەوە سرودیان لێ دەدا دیارە ئەو کاتە نایب زابط بوو هەر ناو خەڵکە ماوەی سارێک ڕاوەسا تەماشا خەڵکەی کرد دوایی گەڕایەوە یەک حیمایی لەگەڵ بوو گەڕایەوە ڕاپەڕین دەستی پێکرد دروشمەکان هەتا هاتنە دەروازەی قەڵازێ لەوێ چەند فیکەیەک لێدرا لە کاتی فیکە لێدانەکەیدا دەست بە تەقە کرا بەڵام بۆ مێژوو دێڵێم ئەو تەقە ئەگەر لەو خەڵکەی کرا بە کوشتن بە خەڵکیانەوە نابایە کەس دەرنەدەچوو لە دەروازەی قەڵاتزێ بوو بە شەڕی بەرد و گولەی هەوایی بەڕاستی هێندێک کەسم دیت ئەگەر شەڕەکاریان دەکرد لە نامەوێت ناو بێنم دیسان دووبارە بەڵام ژنی زۆر شۆڕ جێڕم دی کە بە بەردەوە هێرشیان بۆ سەربازەکەم بۆی نەکان دەکرد دوای 20 دقە زیاتر لە 20-25 دقیقات چێ دەڵێ 20 دقات ئەوانەی لە دەرەوە بوون بە ڕەحمەت مامۆستا محەممەد سوڵتان وان لە جادەی خانەقا متابعەیەوەیان کرد بوو بزانن ئەو ڕاپەڕینە دەگاتە کوێ ئەوانەی دەرباز دەبن چ دەکەن چۆن دێنەوە لە دوای مقاومەیەکی زۆر بڵاوە بەخۆ پیشاندەران کرارچۆنێکی بێ لە ڕێگای لە چۆمەکە پەڕینەوە گەڕانەوە ناو شار خۆشترین بیرەوەرێ و کاتەکە لە بیرم بێ لەسەر قەڵات جوندێک بوو دیارە و جوندێ دژی دەسەڵات بوو سڵای بۆ خەڵک دەکرد برادێکمان حەماسی گر بووی بەرامبەری ڕاوەستا بوو دەگوت بێباک من لەژێر سێدارەی دوژمن شارەکەی شەید شاوی دەگوتەوە بۆی دوایی دەرباز بڵێن گەشتە ناو شار ئەو جارەی چون تەرمی شەید سنۆبەریان هێنایەوە کێ تەرمەکەی هێنایەوە کاک عوسمان ڕەشید کە تەرمەکە گەشتەوە ناوشا جارێکیکە ڕاپەڕین دەستی پێکردەوە بەڵام ئەو جارەی هیچ دروشمێک نەبوو بەس بڕوخێ لە تاو ئینی خزمەکانی بە تایبەتی بڕوخێ بۆ بە تەقەیەکی زۆر ئەو ڕاپەڕینە دەنگێکی بڵێن کاریگەری زۆری لەسەر خەڵک هەبوو کۆمەڵە خەڵکێکی زۆر گیرا لە ژنوودە پیاو دوایی لە بەردمی مزگەوتی کارەبا و کاتی پێیاندا و کارەبا ڕێخستنەکانی کۆمەڵە زۆر بەجەری ئانا هاتنە مەیدان هەموو ئەوانێک کە خۆیان دەرخست دەیکێتی بوو کاکەمین بوو برادران بوو مامۆسای دڵگەیی ناوبژیوان بوو لە مابینی حکوومەت و لە مابینی خۆپیشاندەران پەیامی دەگەیان دیار بوو ئەرەو کاتە کوتی لە سەرۆ کۆمارەوە پەیامێک هاتووە بڵێن باسی ئەو ڕاپەڕینەوە نەدەکا بۆ خەڵک زۆر خۆش بوو شتی زۆر بڵێن ئەوانەی لە بوون با بۆ تاریخیش باسکەم ئەو کاتی تەرمی شەید سنەوبەریان هێنا مزگەوت شەوێ یەکەم پێشمەرگە کە هاتە سەر تەرمەکەی برای کا خالق غەفوری ناویسە بوو کا مستەفا غەفوور یەکەم پێشمەرگ کەسێک کات دەمام پێکی لە دمدا بوو دوای دەمامکەی لابرد پێ من مستەفا غەفورم پێشمەرگەی حیزبی شوعیم هاتوون پیرۆزباییتان لێ دەکەم دەستان خۆش بێ پیرۆزبایی لە خەڵکی کردیار بوو خۆش بۆ کاتە پێشمەرگەیەک بۆ کوین بێت پیرۆزبایی لە خەڵکی کرد بە تەنها بوو زۆر کاس دەڵێن مەفرەزەیەک بوو 10 کەس بوو 20 کەس بوو نەخێر بە تەنها بوو یەک حیمایەشی لە دەرەوە لەگەڵ بوو کەسی کەنا دوو پێشمەرگە بوون هاتن بۆ پیرۆزبایی و ئینەکەیان بەجێهێشت خۆ پیشاندەرەکە بەردەوام بوو بۆچی بەردەوام بوو چکە خەڵک زۆر گیرا بوو داوایان دەکرد ئەگەر ئەو گیراوانە بەرببن داواکارێکە هاتە دی بەڵام جگەلەوە ئەو ڕاپەڕینەی 82 هێندێک ئیمتیازات هێندێک دەستکەوتی بۆ گەلی کورتە بوویەکان یەکەم جار بوو لە مێژووی کووردا لە کەرکووک لەو سەردەمانەدا ڕاپەڕین بکرێ لە کەرکووک یەکێک لە دروشمەکانی سەدام ئێرساعی دەک شەعب کوردی مایری دەک سەدام دەست بەرزکەوە گەلی کوردەتەوە هەموو کوردستانی گرتەوە بە کەرکووکیشەوە یەکێکە لە سەروەریەکانی 24/4ەوە بوو کە خوێندن لە عەربیەوە کرایەوە بە کوردی یەکێکە لەوە بوو کە زیندانیانی سیاسی ئەوانەی زیندانی سیاسی بوون جگە لەوانەی قەڵازیار لە کوردستان بەڕەڵە بڵێن ئازاد کران ناوی زۆر کەسم لەلایەن لەوانەی لەوەی نەدا بەشدار بوون ئەوانە بەشێکن لە دەستکەوتەکانی ڕاپەڕینی 82
ڕاپەڕین هێشتا و دوو ئەوە غەمساردی ڕێخستنەکانی یەکێتیە کە ناتوانن ئەو مێژ و جوانە بۆ خۆیان وەک خۆی بنووسنەوە خۆی باز بکرێ کە بەداخەوە هەندێک سەرچاوە هەیە هەموو ڕووداوەکانی بە لاڕێدا بردووە کە من لەگەڵ ئەو لاڕێدانەی مێژودانیم. مامۆستا گیان بۆ خۆم پرسیارێکم بۆ دروست بوو. تۆ باسی داستانی پێماڵ کرد کە هەردووک ئەحمەد ئاودەل داستانێکی بێوێنەیان تۆمار کرد. ئەوە بوو ئەو داستانە بوو ئەگەر بوو بەهۆی ئەوەی ڕاپەڕین دروست بوێ هەموو تاکەکان ئەوەندە چاونەترز بوون بۆی گوتیان تەنها دوو پێشمەرگە ئەوەندە بتوانن جێشێکی ئاوا جێشێکی بەحسی لە ناو بەرن ئەوە بوو کە بوو بەهۆی ئەوەی هەموو تاکەکان جورئەتێکیان بۆ پەیدا ببێ و ڕاپەڕین ڕوویدا. بزانم ئەوە وا بوو یان یەکەم جار لە قەڵاتجێەوە ڕاپەڕین ڕوویدا چۆن بۆ هەموو شارەکانی کوردستانی گرتەوە. داستانەکە پێش ڕاپەڕینەکە بوو ئەو داستانە لە گۆڤاری کۆمەڵەدا جارێکی کە دووبارەی دەکەمەوە باس کراوە یەکێکە لە هۆکارەکە ئاهەنگەکە ئەو داستانە دروستبوونی تیپی شەستۆی جوتیارە کۆمەڵێک هۆکارە بوو یەکێک لە هۆکارە هەرە گەورەکان داستانی ئەو دوو ئەحمەدە بەڵێ شەهید ئەحمەد ئاودەلی باوزێ و شەهید ئەحمەد ئاودەلی گەرمکان ڕوحیان شاد بێ. دیارە ژیان بۆ خۆی جوانە تۆ بەڵامەوەی کە ینی دامای پێداوە دەکەن سەربارەی ئەوە مرۆڤەکان دەوری ئەساس دەکەن بۆ دەڵێ لە ڕێی سەردن و ناڕووی دەرکەوتن و دابەچاکی خراپن. یەکێک لەوانە کەمە بوون و لە ماڵەمان ناسیوە یان مامۆستا عومەر خودی خۆی کە دەگەڕێتەوە تەبیعیتاکیش بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ بنەماڵەکەی ئەو خێزانەکەی هەم لە ڕووی نیشتیمانی و نیشتیمانپەروەری و لە ڕووی ڕوشنبیری و چالاکی سەقافی و ئەوانە کە یەکێک لەو حاڵەتانەی کە ئینسان دەبێت تەماشا ئەزمموی ژیانی ئەو پیاوە بکە کەمە پێمان وایە ئەو قۆناغانەی ئەو پیاوە لە کاتی سەختی لە کاتێکدا کە ژێم لەو پڕی دڕندایەتی و یان هیچ حازادێکی ینی مافی ژیانی بە خەڵگەڕەوانە دەدی لێرە ئەوانە دەور و ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە سەرشانودا کەمە بۆ مێژوو دێڵێن ئەوە زۆر زۆری ئەو چالاکیانی باسی کە دەمە بیرمانەمە بە حکمیەوەی کە بخوشکان هەر لەوەیدا کە سەرکارێکمان هەبوو برامان لەگەڵ ئەو شۆڕشوانەدا بووە جابووی دەڵێن ژیان ئەزمموی زۆرە مامەساش بەرزونزمی زۆر دیوە بەرزونزمی و سەختی ژیانی زۆری دیوە و ئێستاش قۆناغی ئەوەی کە سەربارەی ئەوەی کە خانەنشین بووە بزانین لە حەکبەکەیدا کە وەکویان لە جانتاعەکەیدا کە ئەوەی باوە لە دوای خانەنشینبوونی چما پێشکەش دەکا بوو ئەوەی کە سەر ئەو هەم ئەزمونە جوانەی بەڕێی کردووە لە هەموو بارەکاندا لەو شاری دیارە دەرگا داخستن و دەرگاکردنەوە هەیە ئەمن ئەگەر دەرگاکاندا نەخرێن هەمیشە ئامادە بووم کار بکەم بە یەک نمونە بجارمەوە کاتی خۆی پێش ئەوەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ڕانێ بکرێتەوە لە قەڵازێ داوامان لە کاک عەباس عەبدوڕەزاق و مامۆستا عەبدوڵی حەمەدجوان و کۆمەڵێک هونەرمەندی سلێمانیاتن لە قایمقامیەت دانیشتین کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بکەینەوە هەموو شتێکمان تەواو کرد کە باسی ڕانێ و قەڵازێ دەکەم لەکە من هەردووشیان دووگەڕێکی یەک شارن جیاوازی لەکە من نییە بەڵام ئەوە واقعەکە دەیگەڕمەوە ئەوان دەست پێشخەریان کرد زوو بەڕێوەبەرایەتیەکان کردەوە بەداخەوە لە قەڵازێ هێندێک کەس بوونە ڕێگر لەسەر ئەوەی شێ بێتە بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیە زۆر هەوڵیاندا کەس نەیکرد هەتا دابەزیم بۆیە وردە شتەکە چووک بووە تا لەو ساڵانی ئاخیردا قەولەوە بنکەیەک بکرێتەوە ئەگەر ئەو کاتە دەرگاکاندا نەخرابانایە دەمێک بوو قەڵازێ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری لێبوو حەز دەکەم باسی هەندێک شت بکەمەوانەی کە خزمەتی هونەری ئێرەیان کردووە و دژیشتی بوون هونەرمەند ئەمن لە تیپینوانی قەڵازەیەکێک لە سەورەرەکانی ئەو بوو لە دوای ڕوخانی قەڵازێ بوو بە دوو بەشێکی لە شاخ ئەمن و مامۆستا عومەر قاچ بەشێکی لە خەبات کاکاروان باوەمەر و سیدیق حوسێن و کۆمەڵێک لەو گەنجانە یەکەم شانۆگەریشیان کرد تاوانێک لە فەلەستین هەتا مدیری منەظەمە پێی گوتبوون گوتبووی تووشەرەفتانەوە تاوانێک لە فەلەستینیان تاوانێک لە قەڵاتسەیە لە شاخ پێویستمان بە شوێنێک بۆ پرۆڤە هەزار ڕەحمەت لە گۆڕی چوومە لای شەید مەلا سلێمان شوێنێک بوو خێوەتێکی چووک بوو ئەسپێکی تێدا بوو کوتیەوی لابن بۆ خۆتان بڕۆن لێ پرۆڤەی بکەن
دیار بوو پڕ بوو لە پیسای پاکمان کردەوە لەگەڵ مامۆستا عومەر قاچی دەستمان بە خوێندنەوەی دەقوشتەکان کرد خۆش بەختانە ڕاپەڕین هات شانۆگەریەکەمان هێنا بۆ یەکەم جار لە دوای ڕاپەڕین یەکەم شار کە شانۆگەری لێ پێشکەش کرا هەرچە ڕۆژکی لە وەزارەت بووم لای وەزیر دانەویست مێژوەکان پشێوێنن لە قەڵازێ لە 26/6/91 لە یادی ڕاگواستنی قەڵازێ یەکەم چالاکیێکی گەورە کرا ئاهەنگی مۆسیقی گۆرانیەوە بوو ئەو شانۆگەریە جارێکیکە پێشکەش کرایەوە. باسی فایلی 16 دەکەم. فایلی 16 بوو لەو شانۆگەریانەی بازی بە هونەری قەڵازێدا کاک بەکر ئێستا لێرێ بەخۆی ڕۆڵی کەسی یەکەمی دەدی لەبیرمە کچێک نامێکی بۆ نووسی بوو دەڵێ ئەگەر شانۆگەریەکە تەواو پێم سەیرە لە هۆڵدام وەی زانیوە واقعە پێم سەیرە لە هۆڵدام وەم زانیوە لە ناو واقعێکدام ئەسڵەن ئاگام لە خۆم نەبووە. فایلی 16 شانۆگەریەکی زۆر بەدباسی ڕاستە باسی فەڵەستین دەکا بەڵام هەموو شتەکانی لەسەر بڵێن کوردستان بوو ئەو کاتە منەظەمە ڕێگای نەدەدا ئەو دەقەشانۆیە پێشکەش بکرێ بۆیە لێژنێکمان دروست کرد بە ڕەحمەت بچوین لای عەریف بابەکری ئەو موافقەتی بۆ وەرگرتین بەو مەرجەی هەر شتێکی لەو قاعەیدا ڕوو بدا هەموو ئەندامایەتی پیرنوانی قەڵازە ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە و هەتا کوشتن و ئەوەش لێرەدا پەنامان بۆ ڕێخستنەکانی کۆمەڵە بەرجارێکیکە تاوان نوێنەری ئەو کەسێک بوو لە پێشەوە دانیش بوو کاک بەکرێ سا لێرێ بەخۆی لای دێتی لە هەموو ڕیزێکدا یەکێک لە ڕێخستنەکانی کۆمەڵە دانیش بوو لە هەموو ڕزێکی کورسیەکاندا یان دوو ڕیز یەکێک دانیش بوو ئاگادار کرابەوە بە ڕسمی کە نابێ بێڵی ئازاوە لەو قەعە دروست بێ شانۆگەرێکە زۆر حەماسی بوو هەتا لە ناوەڕاستی شانۆگەرەکەیدا بوو بە چاپەڕێزان نوێنەرەکەی حکومەت هەستا لە خەڵکی تووڕە بوو دوای برادرانی خۆمان وەزعەکەیان ئاسایی کردەوە. ڕووبار شانۆگەریەک بوو باسی پادشایەکی دەکات زۆر ناشیرنە لەبەر ئاوێنەی خۆی دەبینێ ڕقی لە هەموو ئاوێنەی دەبێتەوە هەچی ئاوێنەیە دەیشکێنێ دوایی بڕیار بڵێن دەچێ بۆ ڕاو تەماشا دەکات لە ناو ئاوێدا خۆی دەبینێ دەڵێ چ بکەم نابێ ئاو بمێنێ سەردێکی دروست دەکات. یەکێک بوو لە شانۆگەری یەکەم چالاکی منداڵان لە مێژووی قەڵازێدا دەرێنەرەکەی کاگاسۆ بوو ئاسۆ ڕەسوڵ محەممەد فەرێک حەسەن نووسی بووی ئاوازی گۆرانیەکان تیپی مۆسیقای شنروێ گۆرانی بێژەکە وشار حەمە فەرەج و کاگ ئیسماعیل عەبدوڵڵا برای کاگەی عەبدوڵڵای خۆمان گۆرانیەکانیان گوت بوو. مدیری ئەمە قەحتان تەیب بوو خەریجی ئەکادیمێ فنون جەمیلەی بەغدا بوو چوو بوو لە بازاڕی گەڕا بوو پۆستەرەکانی دیبوو دوایی هاتە قاعەکەی بانگی مامۆستا وەستا مەهدی کرد وەستا مەهدی سەرجەم بوو عەرەبیەکەی باز بوو کوتی ئەو شانۆگەرێم بۆ تەرجومەکە هەمووی بۆ تەرجومە کرد دوایی چۆ سەر مەسرح هێندێک حرەکاتی گۆریش مامۆستا عومەر قاستی دەبێ ئەوەی کێروێشکەن کوتی مامۆستا عومەر قاستی ئاخرەوە هونەر و فەنە هەتا لە بیرما کوتی کاکە زمورەکەت عەمە مەحموود عەمەیە بە زمانی خۆمان کوتی ئەو چوزانێ فەن چییە دوای کوتی وەرن دانیشتن تی چۆ پۆستەرێک دۆکتمان کاک حەمید تی کاک حەمید تو ویژدانت ئەو پۆستەرە منداڵ تێیدەگا پاشایەکە دروست و دۆ کوڵاوێکی لاچووە و دمێ کراوەتەوە پاشایەکە دەڕوخێ دوای کوتی ڕووی کردە کاگاسۆی کوتیە تۆ ئەو شانۆگەرەی خراپیەوە کوتی باڵێ کوتی ئەمە یەخشت پێڵم تی زۆر چاک دەزانم ئەو سەدە خەڵکە ئەو پاشای باسی دەکەی سەیدە ڕەئیسە بە حسابی خۆتان ڕاپەڕین دەبێ و سەیدە ڕەئیس دەڕوە مستەحیلە ئەو خەونەتان بێتە دی لەبەر خاتری ئەوەی ئیشەکەتان تەماشا ئەو دیێڕە جوانەی لەبەر خاتری ئەوەی ئیشەکەتان ئەکادیمێ و جوانە فەرموو بڕۆ پێشکەشک باشە ئەوە ئین بێت. دووەم بۆ برادەرانی هونەرمەندان لە قەڵازێ جێگای ڕێز و خۆشەویستی بوون ئەو کاتەی ئەنفالەکان هەموو ڕسمەکانی هونەرمەندانە گەچوو بوونە شاخ هەموو کەوت بۆ دەست منەظەمەی قەڵاتسێ ئەوانە بۆیە باز دەکەم بۆی بزانن شەرنیە ئیلا ڕێخستنەکانیان ئیلا پێشمەرگە خەباتی کردبێ زۆر کەس کەمە بە هەڵە باسی بەختیان گەشتوین دەوری زۆر جوانیان هەبوو کاک عەبدوڵڵا کوێخایەک لە منەظەمەی بوو هەموو ڕسمەکانی دایە بە ڕێخستنەکان ڕسمی من ڕسمی عومەر قاچی برادەرم ڕسمی برادەرەکان حەزی لێبای هەمویان ئیعدام دەکران کە ئەو کاک محەممەد سامە دەوری زۆر جوانیان نەبوو
ساڵی 89 ئەمن و کاک بەکر و کاگاسۆ لەسەر ڕاگواستنەکان پێشەوەی بچمە شاخ ببینە پێشمەرگە هەر سێکمان بڕیارمان بۆ دەرچوو بماگرن لەکوێی جیراین ڕەمی بکرێن چۆنەوە هاڵانم دەزانی کوڕپورێکم لە مخابرات متەرجیمی فارسی بوو برادری ملازم حەمیدیش بوو ماوەیە خۆمان شاردەوە هەرسێکمان دوایی بە مامۆستای گوتبووی پێی بڵێ بۆ خزمەتان خۆی تەمان پێشدا وایە پێیان وا بوو ئەمە لە قەڵازێ نەماوین ئەگەر لێرە ماوە دەرباز بن چووکا بڕیارمان بۆ هاتۆ بژیرێن ئیعدامیان دەکەین لە ڕێگای باجگەلاوێژمەوە داوام لە کاک اسماعیلی برای کاک بابەکری وسوی کرد کاک بابەکری وسوی و کاتەی مستەشار بوو بژیرا بە ئیعدام دەکرا ئەسڵەن سیارەیەکی بۆ ناردم دەربازی کردم دوایش کاک بەکر بە خۆی چوو بوو لە ڕانێ لە ماڵی کۆمەڵێک لەو دۆستان ئەوانە شتە جوانەکانن بەڵام بە پێچەوانەوە بە باسی ئەوشکەم کاک برایم دەزانم ڕەنگە تۆزێک لە عینەکان دڵگران بێ هەر لە سەرەتای دروستبوونی کۆمیتە ڕێخستنی قەڵازێ بەداخەوە دوو باڵ هەبوون کە خۆم دوای لە ناوزنەوەی گۆڕاندا لەگەڵ ئەو باڵە بووم کە دژاتی هونەرەکەی مەیان دەکرد بە هیچ جۆرێک نیان دەویست برادەرانی هونەرمەندان هەنگاوێک بچنە پێش ناوێن لێ نابووین هونەرمەندان ناوێن لێ نابووین نەمدان دەزانی سراعی کەبولادەی و شاری ئێساش نەمزانیە من کامەیانم بۆیە بەجددی زۆر بە گەورەی دژاتیان دەکردین لە یەکەم شانۆگەری لە مێژووی کووردا کە کرابێ لەسەری کێتی نیشتیمانی تیپیمانی قەڵازێ کردی مەسوولی کۆمیتە پیرۆزبایی لێ نەکردی بۆچی دیار بوو لە باڵەکەیکە بوو دوای ئەوەی کاک مستەفا بڵێن چاوڕەش کە مەسوولی مەڵبەند بوو خۆشەویستێکی وای بۆ هونەرمەندان نەبوو زۆر بڵێن دەبوو ئەویش دیارە تاسیری لەسەر هەبووە بەڵام ئەوەی زۆر بۆ من بوو دوو حاڵەتی ناخۆشە بوو یەکێکیان کاک سەفینی مەلاقەرە بوو چوینە لای کوتمان کاک سەفینە هۆڵە بۆ داگیر بکرێت کوتیەوە گەیچێتی ڕووخا پێ هەڵدەستێنینەوە عومەر قاچ پێکەنی وتی بۆ پێ دەکەنی یەکتی وەڵای پێت پێ دەکەنم ئەوە قسێت تۆ دەیکەی تێ منەگەری کوێتی بڕوو خوانە خواسە بێت ستە ڕووخا خاڵۆکەی خۆین بۆ دەفرۆش ئەوە تۆ چۆنیان بۆ باس کردووی یەکێکیان ئەو کاتەی کاک عەدنانی حەمەیمی مەسوولی ماڵبەند بوو جا باسی دەرگاکردنەوەکان دەکەی دەرگا داخستنەکان دەبوو نوێنەرێک بۆ هونەرمەندان دامرێ یەکێک لە قەڵازێ یەکێک لە ڕانی یەکێک لە چوارقوڕنەی ئەوەی چوارقوڕنەی دەبوو تەشکیلی بەوەی ڕانێ مۆسقابێەوەی قەڵازێ شانەوە بێ داوام لە کاک عومەر قاچ کە تێ من نایکەم مامۆستا هەژار مۆسیقاش بووکتی نایکەم ئەمیش ئەو کاتە بە واقیعی بیڵەمۆزئی مادیم باش نەبوو نوێنەرەکە ماگانە 100,000 دیناری هەبوو کوتبە من دەیکەم وتەوان ئەو کۆتایی هەر ڕۆژکی کاک پێشەوا محموود هات بۆلام کوتی کاک عومەر لە مەڵبەند لە دوایان ناردووم داوایان لێ کردووم کە من ببم بە نوێنەر کاک عەدنان تەکلیفی لێ گوتووم بەڵام ڕەتم کردوەوە کوێتی ناتوانین ڕەتی کردەوە گوتووی مامۆستا عومەر ئەو موقفەی جوان بوو مامۆستام بووە دنیا هەست یەگەدەریشم کەن هەر ئەمەندێ هەر نایکەم دوای کۆبوونەوەیکی کرد لە مەڵبەند زۆر برادەری بانکردن لە دوای کۆبوونەوەکەی مەڵبەند کەسێکیان دەستنیشان کرد بوو ئەمنیش با واقعەکە بیژەڕمەوە مێژووە زۆر لە لامەوە ناخۆش بوو دانای نوێنەرێک و ئەوە دژاتێکی ئاوە گەورە لە شوێنی چاوە بکرێ بڕیارم دا بە دژاتی بیکەم چوم لەگە برادرانی گۆڕان دانیشتم یەکەم قسەیان کوتیان ئەگەر دەزانی دەشکەی خۆتەڵ نەبژێری بەڕام هەموو کارێکت بۆ دەکەین لەگەڵ برادرانی پارتی بە ڕسمی ئاگاداریان کردم عومەر کاکڵ خۆتەڵ بژێرە دەردەچی تەمان خۆمەڵ بژار با دەردەچوم چکە نوێنەرەکانی ئەوان پارتی هیچیان ناتنە قاعەکەی بەزەکە خۆمەڵ بژار داهاتن بیرم کردەوە من زۆر برادەری شەیدمەوە بۆ ناوی کێتی و مێژوێکم و پێم خۆش نەبوو لەسەر دەستی من یەکێتی لەو هەڵبژاردنەیدا بەڵام بشکێ بۆیە یەک داوام لە مەڵبەند کرد تەمان کەسێکیاندا نابوو یەکێتێکی گۆڕان بوو بەڵام یەکێتی بەی خۆی دەزانی ئەویاندا نابوو برادری خۆمان بوو زۆر چاکم دەزانی کوتم دەبێ و نوێنەرەی لابەنەمیش سەحب دەکەم نوێنەرەکان لابەر دوای مامۆستا ئەوانە بۆ من زۆر ناخۆش بوو لە سەردەمی یەکێک لە مەسوولی کۆمیتەکاندا زۆر بە گەورەی دژاتیمان دەکرا هەتا زۆر برادر ئێستا لێرە ئامادەن دەزانن جارێکیان بە سوتفە لە قامێت بوو کۆمەڵێک برادر هاتن بنکەی ڕۆشنبیری بکەنەوە بەڕێکەوت لە ڕسمێکدا دەرچوو بووم
لە ڕسمەکەدا کە دەرچوو بووم برادر ئەو برادرە گوتبووی مادام عومەر کاکە لەو کۆبوونەوەدا بووە نایڵم ئەمیش بیرم کردەوە بۆ ئەوەی نەبمە ڕێگر لە بەردەمی هونەر و ئەدەب بۆ ئەوەی هیچ کە دروست ئەرقەلە دروست نەکەم ساردێکم لە هونەر کرد ئەویش بەدەست خۆم نەبوو ڕەنگە هین بوو پێ بۆیە ئەوانە نمونە جوانەکان و ناشرینەکان بوون لە دواییدا کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو با بۆ یەکەم جار یەک واقع بڵێم ئەمن بەڕەسمی ناوم لە ناو ڕیزەکانی بزوتنەوەی گۆڕاندا نەبوو بەڵام ئەو دژاتیانە وای دەکردم پێویستم بە پشتیوانیەک بێ هەموو ئەو شتانی دەیانگوت نازانم ئەوە زمان حاڵە و ئەوە قسەی بۆ هەموو هیچی ڕاست نەبوو لەو کاتانەدا ساڵی 2017 بە بەسەوە خەدرەشکەم 20 ملیۆن دینار لە بەغداوە درا بە هەموو ئەو کەسانەی پێشمەرگەی دانەبراوی یەکێتین بەڵگەیان هەیە پێش ڕاپەڕین لە ئێران بوون 5 کەسیان لە قەڵازێ لابرد 4مان گۆڕان بوو نێکێکیان بەداخەوە مامۆستا عومەر بوو کە کادرێکی زۆر دڵسۆزی یەکێتی بوو ئەویش بە قوربانی ئێمە ئەو پارە ئەو کاتە وەزیری کۆچ و کۆچبەران گۆڕان بوو دەیانتوانی بۆمان وەرگرتنەوە بەڵام بە ئەسڵ ئەوەی گریجان پێنەدا ئەوە بوو زۆر لایەنی کە بۆیە لە ناو سیاسەتدا بەداخەوە لایەنە سیاسیەکان وەکو پێویست بۆ خودی خۆم ئەنجا بۆ هەندێک باری هونەری ئەو پێویستیە نەبوون کە ئەو چاوەڕوان ئەوەی لێمان چاوەڕوان دەکردن ئەوە نەبوون بەڵام خەڵکی دڵسۆزی شەبووە با واقعیت پێ بڵێن ئەو پەڕی دڵسۆزی نواندە و پشتیوانمان بۆ و هاوکارمان بووە سپاسی هەموو هاوکاران دەکەم بۆیە داوای لێبردن دەکەم ئەگەر ناوی هێندێک کەسم هێنا کە لەگەڵ بڵێن ڕەنگە لە ناو خەڵکدا کەسانی نەبوون بەڵام ئەو مێژووە کاک بەکرد ناتوانی نەیژێڕیەوە دەبێ مێژوەکان بۆ خۆی بژێڕینەوە هەتا باسی دووشانەوەگەری بکەم ئەو پیاوی بوو بە سەگ لە ڕانیە و ئەو پیاوی بە سەگ لە قەڵاتزێ ئەو کاتێک کە ئەو پیاوی بوو بە سەگمان کرد لە ڕانیە کاک بەکرد دەوری کەسی یەکەمی دەدی لەگەڵ گەلاوێشخان لەبەرەوەی هەمومیان کۆمەڵە بوون و ئەوانە بوون یەک باسنێکی لەدەست بوو شتێکی سوور بازنێکی سوور بوو کە بەرزی دەکردەوە ئەو قاع هەموو دەبوو بە چەپڵە ڕێزان دەیانزانی مەبەستمان دروشمە جوانەکەی کۆمەڵەیە و کاتە ساڵی 93 جارێکی کە ئەرە و پیاوی بوو بە سەگمان کردەوە لە قەڵاتزێ لە جەوال ئەلیویش بڵێن جارێکی کە ئەو شانۆگەرە دەنگی داوی یەکەم شانۆی گەری ئەزمونگەری بوو لە قەڵاتزێ بکرێ کە خۆم هەم دەوری کەسی یەکەم دەدی و هەم دەرێنەریش دەست و چاوت خۆش بێ بەخێر بێ ماندوومان کردی زۆر سپاس مەمنونتانم